بینەرانی خۆشەویستی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم لە چواردەیەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی دیبیەکسین کە لە ناوچەی تاسلۆجا کراوەتەوە لە دوای کۆرۆنا ئەمە ئیڤنتێکی گەورەیە لە ڕووی بازرگانیەوە. هەڵبەتە هەمومان قەیرانەکانی دارایی ماندووی کردوین، نیگەرانی کردوین، بەڵام هەموو هەوڵێکی بازرگانی، هەموو ئاڵوگۆڕێکی بازرگانی، هەموو جموزۆڵێکی بازرگانی کاریگەری گەورەی هەیە، بە تایبەتی کۆمپانیا گەورەکان کاتێک کە دێنە ناو پێشانگاکانەوە و سەپۆرتی و پێشنگانەکەن کاری گەورەی ئەبێ لەسەر جموزۆڵی بازرگانی و ڕاکێشانی سەرنجی بازرگانان. ئێستا سلێمانی وەکو سنتەرێکی پڕ جوڵەی بازرگانی لە هەرێمی کوردستان و عراق سەیرەکرێت و ئەمە کاریگەری ئەوێت لەسەر دروستبوونی هەلیکار، لەسەر گەشەپێدانی زیاتری ئابووری و دارایی خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە ئەم شەو لە بەرنامەی ڕاهەند پرسیارەکەین دیبیەکس بۆ پێشەنگای نێودەوڵەتی بازرگانی سلێمانی بۆ و سوودی چییە و کاریگەری لەسەر بازار چییە، کاریگەری لەسەر هەلیکار چییە، کۆمپانیا گەورەکان کاریگەریەک دروست دەکەن لەسەر بازار و ئەم پێشەنگایە بە گشتی ڕۆڵی چییە بێ بۆ شاری سلێمانی هەرێمی کوردستان و عراق. بەرنامەی ئەم شەوی ڕەهەند بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز وەسفی خەلیل ڕاوێژکاری ژووری بازرگانی سلێمانی. سوپاس کاک وەسفی. هەروەها بەڕێز دلێر کەمال نوێنەری گروپی کۆمپانیەکانی قەیوان کە بە سپۆنسەری ئەڵماس بەشدارن لێرە و سوپاس کاک دلێر. هەروەها بەڕێز کاکیمداد محەممەد کۆمپانیا ئەربیل ستیل. سوپاس کاکیمداد. هەروەها بەڕێز کاک داستان فازڵ کۆمپانیای عراق تەقەدوم کە سپۆنسەری کارەکەنەوانیش. سوپاس بۆ هەر چوار میوانی عزیزم، سوپاسدانەکەم و سوپاس بۆ کاگاری لە عراق تەقەدوم کە هاوکاری کردین هەم بۆ ئامادەکاری لێرەوە هەم بۆ هەماهەنگی. کاک وەسفی من وەکو پێشەوەی لە تەفاسیل بپرسم حەزەکەم بزانم ئەمە چ کاریگەریەکی بێ، ینی بە زمانێکی زۆر سادە بۆ بینەرەکانم ئەمە چ کاریگەریەکی بێت، تەنها ئەمە عەرزی کۆمپانیا گەورەکان و نیشاندانی خۆیان یاخود کاریگەریە بێت لەسەر جوڵەی بازرگانی، لەسەر مەسەلەی ئینسیزامی بازار لەگەڵ هەلیکارە چی ئەبێت لە وەکو ژووری بازرگانی ئێوە تێڕوانیتان چێ لەسەر ئەمە؟ زۆر سوپاس بۆ ئەم هەنا. دیارە ژووری بازرگانی هەردەم دەست پێشخەر بووە بۆ هاندانی کەرتی تایبەت و ئەو کۆمپانیانەی کە هەوڵیان ناوە لە لێرە ئیش بکەن. دیارە ئەم پێشەنگایان ڕۆڵی گەورەی هەیە. ژووری بازرگانی لە دوو ڕووەوە هەوڵی یاوە بۆ ئەوەی بتوانێت ئەو کۆمپانیا گەورەیانە بە بزنسمانەکانی خۆمان بناسیێنێ، لە هەمان کات هەوڵی داوە بزنسمانی خۆمان، خەڵکی پسپۆری خۆمان لە بوارە جیاجەکان بە شاندی جیاجیا بباتە وڵاتان لەوێش بەشدار بن بۆی بتوانن ئاشنایە. دیارە ئەم پێشەنگایە ئیشەکە ئاسانتر ئەکاتەوە لە جای ئەوەی تۆ چەندین کیلۆمەتر ببڕی بۆ ئەوەی خەڵکێک مەسروفێکی زۆر بکە خۆی بگەێنێتە پێشەنگایەکی دەرەوەی وڵات. پێشەنگای سلێمانی دیارە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی ئەو ڕۆڵەی بینیوە بتوانێت تا ڕادەیەکی باش. دیارە ئەمە خۆی لە خۆیان کە ئەڵێن چواردەمین، یعنی چواردە هەنگاوی باشی ناوە بە ئتیجاهی شتێکی پێشکەوتوتر. ژووری بازرگانی جگە لەوەی کە کۆمپانیەکان بانگەشە کردو بۆ ئەوە هانی خەڵکی هاوە، ئێمە ئەبێ ئەوەشمان لەبیر نەچێ هاوکاریەکی باشی کۆمپانیای ئەتڵەس ئەسیری کردووە، ئەویش ڕۆڵێکی هەبووە لە گەشەپێدانی ئەم. دیارە کۆمپانیای عراق تەقەدوم ئەوانیش بەداخەوە پارنیان توانی ئێمە ئەگەمان لێ زۆر بەپەرۆشن دایم پەیگیری ئەوەکەن کە بتوانن باشترین پێشەنگا لێرە بکەنەوە. بێگومان ئێمە ئەم پێشەنگایە بە هەنگاوێکی زۆر ئیجابی ئەبینین بۆ داهاتووی ئەم شارە. زۆر باش کاک لێرەوەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان ڕۆڵتان چیە لەم پێشەنگایە و ئەتانەوێت چی ببەخشن بە بازرگانی و ئابووری سلێمانی و هەرێم و عراق هەموو عراق بەگشتی؟ بەڵێ سوپاس بۆ ئەم دەرفەتە، سوپاس بۆ ئێوە. دیارە گروپی کۆمپانیەکانی قەیوان وەکو کۆمپانیایەکی گەورە لە سەراسی نێودەوڵەتی و لە سەراسی هەرێمایەتی و لە سەراسی ناوخۆیش ڕۆڵی بەرچاوی هەبووە لە هەموو بوارەکان
و گروپی کۆمپانیەکانی قەیوان ئێستا لە سێکتەری جیاواز و فراوان کار دەکات لە دیارترین سێکتەرەکانیش کە ئێمە توانیمانە خزمەت بکەین توانیمانە ڕۆڵی بەرچاومان هەبێت تەنها نەک لەسەر ئاسی پارێزگای سلێمانی بەڵکو لەسەر ئاسی هەرێمی کوردستان و عێراق و لەسەر ئاسی نێودەوڵەتیش ئەو کاریگەریە زیاتر بکەین بۆی بتوانین زۆرترین خزمەتی هاوڵاتیان بکەین. گروپی کۆمپانیەکانی قەیوان لەکردنەوەی ئەم جۆرە پێشەنگەیانە هەمیشە بەو چاوە سەیری کردووە ئەگەر وەکو بەرژەوەندی خودی کۆمپانیا 100% ئامانجەکە نەپێکێت بەڵام ئەو ئامانجە بەلایەوە گرنگە کە بتوانێت خزمەتی خەڵکی بکات و کۆمپانیا بەشداربووەکانی تر کە لە ئاسی مامناوەند و لە ئاسی تا بڵێم تا ڕادەیەک سەرەتاییش بن و لە ئاسی نێودەوڵەتیش بن هەمویان کۆ بکاتەوە ئەویش لە ڕێگەی پشتیوانی و هەماهەنگی لەگەڵ سەرپەرشتیاران یاخود ڕێخەرانی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کە خۆشبەختانە گروپی کۆمپانیەکانی قەیوان بە سپۆنسەری دایمۆند بەشداری کردووە و ئامانجی سەرەکیشمان لە پشتیوانیکردن و بەشداریکردن بۆ ئەوەیە ببینە هۆکار بۆ سازانی ئەم جۆرە چالاکیانە. لە دوای سەرهەڵدانی کۆرۆنا هەرێمی کوردستان بە گشتی و جیهان بە تایبەتی ڕوبەڕووی قەیرانێک بووە کە کاریگەری لەسەر بواری پیشەسازی و ئابووری و بازرگانی هەبوو. لە ناو ئەم هەموو کێشم و مەترسیە چالاکیەکی لەم شێوەیە کە لە شاری سلێمانی ساز ئەدرێت دەرفەتێکی باشە بۆ هێنانی ئەو کۆمپانیا گەورانەی کە لەسەر ئاستی جیهان ساڵانێکە دابڕاون و دووبارە تۆ دەیانێنی بە خەڵک ئاشنایان دەکەیتەوە. چەند کۆمپانیا بەشدارە لێرە ئەوەندەی کە بەڕێزان لە سەرپەرشتیاران و ڕێخەران لە عێراق تەقەدوم کە سەرپەرشتی و ڕێخەری ئیشەکەن بە ئێمەیان ڕاگەیاندووە و کراویشەتەوە 160 کۆمپانیای نێودەوڵەتی و ناوخۆی بەشدارە و گوتم گروپی کۆمپانیەکانی قەیوان کە سپۆنسەری دایمۆندی هەڵبژاردووە بۆتە ئاسانکارێکی گەورە بۆ ئەوەی بەشێک لەو ئەرکانەکە هەیە بیگرێتە ئەستۆ بە ئامانجی ئەوەی کە ئەو کۆمپانیانەی خاوەن بیرۆکە و خاوەندداهێنان و خاوەن بەرهەمی باشن بیان هێنرێ لە شاری سلێمانی بەو پێی شاری سلێمانی لە ڕیزبەندی عێراقیش لە سەدا 30 پیشەسازیە و عێراق دەوتێت لە شاری سلێمانیە ئەمە بۆ خۆی جارێکی دەرفەتێکە بەڵام ئەو دابڕانەی کە هەبوو 3 ساڵێکە کە لە بەهۆی کۆرۆناوە ئێستا جارێککە و دەرفەتە لە شاری سلێمانی چواردامین پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی دیبیەکس کە کراوەتەوە ئێمە وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان پێمان وایە گرنگی و تایبەمەندی خۆی هەیە و گرنگیەکانیش دەتوانم بڵێم لە 3 ڕۆیە کاکزانە یەکەم دەرفەتی دروستکردنی پەیوەندی و هەماهەنگی لە نێوان کۆمپانیا جیاوازەکان لەسەر ئاسی نێودەوڵەتی و لە هەمان کات سەلماندنی ئەو قسەی کە دەوتری ئارامی و ئاسایشی لە هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی زۆرە و هەموو کەس دەتوانێت لێرە ئازادانە کاری خۆی بکات و لە ڕووی وەبەرهێنان و پیشەسازی و دەرفەتێکی تریش بۆ ئەوەیە ڕێی دوور و کاگوەسفیش ئاماژەی پێکرد بۆ خەڵک نزیگەکەیتەوە کە ئەو بەرهەمانەی دەبینرێت لەسەر ئاسی نێودەوڵەتی لێرە لە بەردەستیانایە دەتوانن بەریەکەوتنیان هەبێت و ببێتە هۆکارێکی باش بۆ پێشخستنی دوجار هەرێمی کوردستان و بەگشتیش لەسەر ئاستی عێراق کە ئەوەش ئامانجی سەرەکی کۆمپانیامانە هەر بۆیە بەو بڕواایەشەوە بەشداریمان کردووە چاوەڕوانی ژەکەی ئینشەڵڵا ئەنجامی باش و دەرفەتی باش بۆ خەڵکیش بەڕەخسێنرێت ئەوەشی کە زۆر گرنگە لە ماوەی ئەم چەند ڕۆژە لە 25 مانگ تا 30 مانگ بەردەوام دەبێت ئەتوانم بڵم سەدان هەلیکار ئەڕەخسێنێ بێژگەلەوەی کە ئەوانە بەشداریان پرسیارەکەم بە وردی تەفاسیل کاکیمداد ئێوەکو کۆمپانیەکەی خۆتان ئەتانەوێت پەیامێک بگێنن لەو پێشەنگایەوە ئەو چەند ڕۆژەی کە بەشدار بوون چیتان بۆ دەرکەوتوەکو جموزۆڵی بازرگانی هەماهەنگی دروستکردن و کاریگەری لەسەر بازار و خۆتان ببینەوە لەوەی کە بتوانن گەشەی زیاتر و بتوان هەلی کاریش دروست بکەن. دەستخۆش کاکزانە هەروەکو کاک دلێرش باسی کرد بەڕاستی کۆرۆنا توانی هەموو شتێک ڕابگرێ ینی کۆرۆنا جیهانی بە تەواوەتی ڕاگرت بگرە بازرگانی بگرە لە هەموو لایەک توانی ینی دەستی بەسەر هەموو شتێکدا چێشە بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کرایەوە و چەند ڕۆژێک ئێستاوە بەردەوامین و ئینشاءڵڵا ئەوەی کە ئێستا ئەمە دەیبینن ڕۆژانە سەردانیکەرێکی زۆر چەند کۆمپانیایەکی بزل لەو پێشانگایەدا بوونیان هەیە پەیوەندی لە نێوانیاندا هەیە پەیوەندیەکان بگرێت لەوانەیە پەیوەندی کاریش بن بۆ ئەوی تا ڕادەیەکی زۆر ئیسفادە لە یەکتری بکەن وەکو کاک دکتۆر باسی کرد ڕێگاکەی زۆر کورت کردوتەوە بە چەند هەنگاوێک دەتوانانی بگەیتەوە کۆمپانیای کە ئێستا لێرە خۆت مەبەستە ئەم گەیشتن بەو کۆمپانیانێت کاریگەریەک دروستەکە لەسەر بازار و بازرگانی هەرێمی کوردستان طبعا ئاشنابوون بە تۆزێک بڵێن لە پرۆژەکان یاخود لە
ئەو تەکنیکی کە لە کۆمپانیەکاندا هەیە لەوانەیە من ئێستا نەزانم کە کۆمپانیای قەیوان چ کارێکی بۆ من باشە یان کۆمپانیاکەی من چ کارێکی بۆ کۆمپانیا قەیوان باشە لەو پەیوەندی ئێمەدا دەتوانین من بەرهەمەکانی کۆمپانیای قەیوان بەکاربێنم ئەو سوود لە بەرهەمەکانی من وەربگرێ لێرەدا بژانەوەیکی ئابووری دەست پێ دەکات بەڕاستی لە دوای دەستکەوتۆ ڕوئات چی بۆ سەر ئەو دوسێ ڕۆژێکە لێرە بەشداری ڕوئیامان زۆر باشە و زۆریش ڕوونە بە بوونی ئەو خەڵکێک کە دەبینی سەردانی پێشانگا دەکا ئەوە دەسەلمێنێت کە وەکو کاک دلێر باسی کرد ئاساییشێک بەرقەرارە و کۆرۆنا لێرە دەتوانین بڵێن سەیتەرەی لەسەر کراوە زۆر باشە و کەمتر بۆتەوە و ئینشاڵڵا ڕوو لە کەمیش دەڕوە تا هەتا ئینشاڵڵا کۆرۆنا دەڕوە و ڕێگامان لێ ناگرێت لەو مەجالە قسەی زیاترەکەین کاک داستان عراق تەقەدوم ئەوێ چی بڵێ لە ڕووی بازرگانیەوە و مەبەستان هەدەفتان چی بۆ لەوە لەگەڵ کۆمپانیەکانی تروە لە دوجارە نەتیجەکەی چی ئەبێ بۆ خەڵک بۆ بواری بازرگانی ناوچەکە سپاس بۆ ئەم سپاس بۆ بەڕێستە پەیامی عراق تەقەدوم لە سەرەتای دروستبوونیەوە کە لە سای 2006ەوە دەستی بە پێشانگای نێودەوڵاتی کرد وەکو یەکەم کۆمپانیا کاتی تایبەت لە بوار ڕێخستنی پێشانگا لە عراق هەم لە هەولێر و هەم لە سلێمانی سەرەتا پەیامەکەی ئێمە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر خۆت بپارێزە بزنسەکە شت بپارێزە ئەمە دروستمی سەرەکی پێشانگای نێودەوڵاتی سلێمانی بۆ گشت بوارەکان خولی چوارەم ئەمە دروستمەکەی بوو مەبەستمان لێرە چی بوو پاش دابڕانێکی توانین بڵێن کورت بڵێ کە 3 ساڵ بەهۆی کۆڕۆناوە قەرار بۆ پێشانگە ساڵی 2020 لە مانجی 3 بکرێتەوە ئێمە وەستانوانە و کاتی کارەکان بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ یەکەم پێشانگای نێودەوڵەتی لە گشت بوارەکان کاڵێم لە شاری سلێمانی کرایەوە خۆی ساڵانە کە 3 پێشانگا هەیە وەک بەغدا و لە هەولێر و سلێمانی ئێمە وەکو کۆمپانیا عراق تەقەدوم دەست پێشخەر بووین ڕەنگە لە ڕووی مادیەوە تا ڕادێک ئەوەنە ئامانجەکەمان نەپێکای بەڵام ئامانجی سەرەکیمان ئەوە بوو کە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی وەکو ساڵان چۆن لە سەردەمی داعش و قەیرانی ئابووری نەمانوەستان بە کەمترین قازانج بەڵام بە جوانترین شێوە پێشانگاکەمان کرد و ئەم ساڵیش بە هەمان شتگرمانەوە ئامانجێکی ترمان ئەوە بوو کە بیسەلمێنین بەڵێ شاری سلێمانی و هەرێمی کوردستان هەم لە ڕووی ئاسایشەوە ئارامە هەم لە ڕووی بازرگانیەوە جوولەیەکی باش هەیە دەتوانن ئەو کۆمپانیا بیانیانەی کە ناتوانن سەردانی شارەکانی باشوور و ناوەڕاستی عراقەوە بێن لێرە کاڵاکانیان بەرهەم بکەن و بیخەنە بەردەم بازرگانەکان چەند کۆمپانیا بەشدارە لە چوە کۆمپانیەکان هاتوون زیاتر لە 160 کۆمپانیای ناوخۆ بیانی بەشدارن لەگەڵ ئێمە لە گشت بوارەکان کە وەکو وتم لە نزیکی 8 وڵات بەشدارن کە بەڕاستە خۆ ئەمانە بەشدارن پشکی شێر بە وڵاتی ئێران کەتووە بەهۆی نزیکیەوە لێمان جگە لە کۆمپانیەکانی باشوور و ناوەڕاستی عراق کە سەر بە وەزارەتی بازرگانی حکوومەتی ناوەندن تا ئێستا چی دروست بۆ لە ئەنجامی ئەوەی کێوە متاوعاتان کردبێ لە گفتوگۆی نێوان کۆمپانیەکان بێگومان تا ڕادێکی باش کۆنتراکت کراوە لە نێوان پێشانگا لە نێوان کۆمپانیەکانەوە کە لەو پێشانگایە بەشدارن گرنگترین نمونەیان کە کاگلێر و کاکیمداد ڕەنگە پێشتر یەکتریان نەبینێن بەهۆی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیەوە دوو لە گەورەترین کۆمپانیەکانی هەرێمی کوردستان ئێستا لە بەرامبەریەک لە پێشانگاکە بەشدارن بە دایمۆند بەشدارن بە سپۆنسەری دایمۆند ئەتوانن هاوکاری یەک بن وەکو چۆن وتم کە کۆمپانیا ئەربلستی لە بواری شیشەکە ئەتوانی هاوکاری قەیوان گروپێک کە لە بیناسازیەوە ئەمە یەکیان یەکێکی تریش خەڵکی ئاسایی ئەتوانێ بەڕاستەوخۆ ئەو کۆمپانیانە بینی کە بەرهەمەکانیان ڕۆژانە بەکاردێنی مەبەستمە هەم لە بواری بیناسازیە هەنە بواری خۆراکیە هەم لە بوارەی کانی تریشە باش کاکداستان کاگۆسفی ژووری بازرگانی ئەوێ چیتر بە بازرگانی سلێمانی ببەخشێکەوەکو کاک لێرژەڵێ من لە ڕووی پیشەسازی و سەداسی پیشەسازی عراق لێرێ لە ماوەی ڕابردوژەمە لە هەمان شوێ بەرنامەیەکمان کرد لە پێشەنگای نێودەوڵەتی ئێرانی کە لێرە بوو لە سلێمانی ئەوانیش زۆر تمۆحیان هەیە لە سلێمانی ئیش بکەن کەواتە ئێوە پلانتان هەیە کە ئەم سنتەرە گەورەتر بێ و جم و زۆڵی زیاتری بۆ کاریگەری ڕاستەخۆی لەسەر بازار و هەلی کار هەبێت دەستی کار هەبێت ژووری بازرگانی یەکێک لە ئەو پرۆژە گرنگانەی ئەتوانم بڵێم هەرە گرنگ کە لە سلێمانی ئەگەر بکرێ بەراوردی بکەین ئەم پرۆژەیە بەراورد بکەین لەگەڵ شارەکانی تری عێراق شنەک تەنها کوردستان پرۆژەی
مەخزنەکانی سلێمانی تقریبان 560 مەخزنی دروست کردووە کە ئەمە لە ڕووی استراتیژیەوە دابینکردنی ینی ئێمە خوانە خواستان ڕوبەڕووی هەر وەزعێکی ببینەوە ئەتوانین زۆرترین سپۆرتی کۆمەڵێک بابەت بکەن ینی لە ڕووی مەخازنەوە لە عراق بەگشتی مەسەلەن هەر بابەتێک لەوێ خەزن بکرێ هەموو شتێک ئەنج لەوێ ئەهەمیەتەکەی لەوە نییە کە بەس بڵێن مەخزنێکی بە شێوەیەکی کلاسیکی دروستکراوە ئەمە بە تەسمیمێکی زۆر پێشکەوتوو بە سیستمەیەکی ڕێکوپێک ینی تەنانەت هەر یەکێک لە پسپۆرێتی خۆی جاکراوەتەوە یانی لە هەموو بوارەکان بواری دابینکردنی خەستەخانە مستەوسە با بڵێن شوێنی تیمە ینی نەخۆشخانە لەگەڵ پێداویستی حریق و هەموو پێداویستیەک کە هەن بێ جگە لەوە خزمەت گوزاری هەموو خزمەت گوزاریەکی پێویست بۆ مەخزنەکان لەوێ جێبەجێکراوە. ئەمە بەس ئەوە ناگەینی ژووری بازرگانی ئەو پرۆژەی هەبێ ژووری بازرگانی تەمۆحی لەوە زیاترە دیارە ئەمە یەکێک لە پرۆژەکانی ژووری بازرگانیە کە ئێمەتیین هەوڵی جددی دراوە. ئێمە ماوەیەک پێش ئێستا ژووری بازرگانی داوەتی هەموو ئەنەکانی کرد با بڵێن سەرۆکی ژوورە بازرگانەکانی عێراق بەڕاستی دەستخۆشییان لە ژووری بازرگانی کرد کە پرۆژەیەکی ئەلەم بابەتە لە عێراقا لە سلێمانیە دروست کراوە. ئەمە خۆی لە خۆیان دەواازەیەکە کە بتوانین ئێمە لە ڕێگەی ئەم ژووری ئەم پێشنگایە زیاتر خەڵکی خۆمان بناسیێنین بە دنیا و دنیاش بناسیێنین بە خەڵکی خۆمان کە ئەمەش هەر کارێکی گەورەیە بە نسبەت ژووری بازرگانی. ژووری بازرگانی بە بەردەوامی ئەو چەندەها کێشە نەکە لە بواری با بڵێن پیشەسازیە لە بواری کشت و کاڵیە لە بواری هەموو بوارەکان کە پەیوەندی بە بژانەوەی ئابووری کوردستان سلێمانی هەبێ دەوری پێشڕەوی هەیە لەوەی ئەگەر کێشەیەک هەبێ بە زووترین کات بیگەینێتە مەرجعی خۆی بۆەوەی بتوانێت چارەسەر بکرێ. ینی بەڕاستی ماوەیەکە ژووری بازرگانی توانیوێتی جوڵەی خۆی زیاتر بکە و بەرەو پێشتر بچێت. ئەو جوڵانە تا چەند کاریگەری لەسەر دروستبوونی هەلیکار هەبووە. بێگومان ئەگەر تۆ تا مەجال زیاتر تا جوڵای ئابووری زیاتر بێ هەلی کاریش بە بەردەوامی زیاتر ئەبێ. من تەنانەت بە ئەم پێشنگایە من حەزەکەم ئاماژە بە شتێ بکەم. من خۆم ئەم ساڵ 4 کەڵەت چوومەتە پێشنگا نێودەوڵەتیەکان فعلەن کزی و لاوازیم پێبینیوە چوومەتە ئەزمیر پێشتر ساڵانی تر ڕۆشتوم زۆر گوڕ و نەشاتێکی باشی تیا بووە لە ئەسفەهان بە هەمان شێوە لە ئێران لە دیاربەکر و لە شوێنەکانی تریش من سەردانم کردوون بە بۆنەی کڕۆنا کزیکی پیاوە دیار بووە. بەڵام خۆشببختانە ئەم کۆمپانیانەی خۆمان بە دڵسۆزیەوە هاتوونەتە پێشەوە نیان هێشتووە ئەو کز و لاوازیە بە پێشنگای خۆمانەوە دیار بێ. زۆر باشە ئەو تەنها ئەوە گرنگە یاخود چاوەڕێی چی ئەەکەیت مەسەلەن دەرەنجامی ئەوە بۆی کاریگەری زیاتریە بە لەسەر هەنگاوێکی ترۆکو لە بەش یەکەمی قسەکانە بەڕێزە دوتت ئەمە تقریبان چواردەمین هەنگاوی بڕین کەواتەم هەنگاوانە مەسەر ڕەنگە بینەرێکی من هەبێت لێرە بپرسێ سوودی چییە بۆ من بینەر کە زانی تەکنۆلۆژی دنیا زانی کە هەندێک کاڵا کە لە توانای ئێمە نییە دەستەبەری بکەین دیارە هەر وڵاتێک و توانایەکی خۆی هەیە لە دابینکردنی کاڵاکان کە زانی ئەمە دانەبراوە لە جیهانە دڵنیا ئەبێ کە ئەم بەردەوامە لەگەڵ جیهانە ئەمە دڵنەواییەک بۆ دابینەکە عربیوەتەنی ئەتمەئنانێک یعنی بۆ جێبەجەیەکە کە هەستەکە ڕاستە لە شاری سلێمانیە بەڵام پەیوەندی هەیە لەگەڵ تەکنۆلۆژی ئەڵمانی لەگەڵ تەکنۆلۆژی ئەمریکی لەگەڵ تەکنۆلۆژی هۆڵندی دانەبراوی لە دنیا دانەبراوە لە جیهانە ئەمە شتێکە زۆر گەورەیە من حەزەکەم ئاماژە بەشتی تر بم سلێمانی شارێکە لە هەموو مەجالەکان جومجوڵی باشی تایە ینی ئەگەر تۆ سەیری جان بە سیاسەکەی بکەی شتێکە کە بەرچاوە لە لای هەموو خەڵکێک لە جان بە ئەمە چەند ساڵێکە لە جانبی گەشتیاریەکەی دەرکەوتووە کە ئەمەش هەری کار زۆرتریش بۆ خەڵک دروست کردەوە لە جان بە پیشەسازەکەی وەکو برادران ئاماژیان پێکرد هەر پێشتر پێشڕە بووە لە جانبی
کشت و کاڵی من حەزەکەم ئاماژەی پێ بم ئێمە خاوەن بەرهەمێکی زۆر باشین ئێستش هەنگاوێکی زۆر باش ئێمە خاوەن 20,000 بەس بەیتی پلاستیکین خانووی پلاستیکی کە بەرهەمەکەی نەک بەشی خۆمانەکە بگرە هەناردەی شارەکانی تریشمان کردووە ئێستا بە هەمەتی وزارەتی کشت و کاڵ هەوڵ ئەدرێ ژووری بازرگانیش تەبع خۆشبەختانە بەشێکی کردوێتەوە بەشی کشت و کاڵ ینی ئەم بەشە لە هیچ ژوورێکی بازرگانی تر تەنانەت لە عێراقش نییە هاوکاری ئەوانەی کە لە مەجاری کشت و کاڵی ئیشەکەن جوتیاران بن بۆ ئەوەی بتوانین بەرهەمی ئەوانیش خۆشبەختانە وزارەتی کشت و کاڵ چەند ڕێنماییەکی دەرکردووە ئێمەش توانی ومانە چەند ڕاو بۆچوونی خۆمان بخین لەسەر ڕێنمانەکانی ئەوان بۆی بتوانین ئەم بەرهەمەی خۆمان لە کیس نەچێ ئێمە جگەل لەوەی کە باسی ئەوم کرد کۆمپانیای کشت و کاڵی بەشدارە لێرەش ئێمە معرەزێکی تایبەت پێشنگایەکی تایبەت لە 29 ئەکرێ کە تایبەت ئەبێ بە کشت و کاڵ پاری شەرکراوە ئەم پێشنگایە دیارە گشتیە هەندێک لە بەرهەمی کشت و کاڵی هەیە لێرە بەڵام وەکو ئامێر و وەکو ئەوەی کە لە دەرەوە هاتبێ بۆی بەشدار بێ بەدیم نەکردووە. زۆر باش کاک دلێر ئێوە چۆن تانەوێ مەسەرەن ئەمە تەرجەمەکەن بۆ ڕاستەوخۆ بۆ تەسیر لەسەر هەر خەڵکێک هەبێت گروپی کۆمپانیەکانی قەیوان مەسەرەن لە زۆر پرۆژەی هەیە و پرۆژەکانی کاریگەریە بۆ لەسەر هەلی کار ئەمە چی دروست دەکات مەسەرەن هەمانجی لەگەڵ کۆمپانیەکانی ترا بۆی ڕاستەوخۆ داخڵی بازار بن و مەسەرەن دەستی کار زیاتر ینی هەلی کار زیاتر دروست بێت ئەمە مەبەستی منە بەڕاست کاک زانا تۆ کەرتی تایبەت هەر ئیشێکەی کات هاوکارێک و هەماهنگێکی باشە بۆ کەرتی گشتی و هەر کارێکیش کە لە هەرێمی کوردستان نەکرێت بە چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە بەڕێزەکان و لایەنە پەیوەندیدارەکان نەکرێت گروپی کۆمپانیەکانی قەیوان تەنها بەشداریکردن نییە لە پێشنگایەکی لەم شێوەیە ڕەنگە ئێستا خەڵک بپرسێ گروپی کۆمپانیەکانی قەیوان بۆ سپۆنسەری دایمۆندی پێشنگایەکی لەم شێوازەی کردووە لە کاتێکا لە سەرەتا ئاماژەم پێدا ڕەنگە لە ڕووی ئەو بەرژەوەندەی کە خەڵک تێڕوانی نییە بۆ خودی کۆمپانیا 100% ئامانج نەپێکین بەڵام ئامانجمان چییە؟ گروپی کۆمپانیەکانی قەیوان ئێستا من ئەگەر بە ڕقم پێت بڵێم ڕاستەوخۆ 5,000 هەلی کاری ڕەخساندووە بۆ خەڵکی لە سێکتەرە جیاوازەکانمان ئێمە لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی کە بەشداریمان کردووە بە سێکتەرەکانی خانوبەرە پەروەردە سێکتەری تەندروستی کە لێرە تیمی فراوانی نەخۆشخانەکانی هایکواڵەتی لێرن کە تیمێکی چلکەسیمان ڕۆژانە و کەسانە سەردانی ئێرەیان کردووە بێ بەرامبەر پشکنینیان بۆ کردوون کە من تەنها داتای ئەمڕۆی سەردانیکەرانت پێ بڵێم کەەوە کاکداستان لە ڕێگەی تیمەکەیەوە تەنها ئەو کەسانەی کە تۆمار کراون هاتوونەتە ژوورە و لە ڕێی تیمی بەڕێزیانەوە 3,000 کەس ئەمڕۆ سەردانی پێشنگای نێودەوڵەتی سلێمانی کردووە تۆ ئەگەر بپرسیت 160 کۆمپانیا بەشداری کردووە کە بەشێکی زۆر لەم کۆمپانیانە لە دەرەوەی وڵاتاتون هۆکار و سوودی چێ بۆ شاری سلێمانی ئەگەر ئەم کەسانە هەر کەسێکیان پێویستیان بە شوێنی حەوانەوەیە پێویستیان بەوەیە کە بتوانن ئەوە جگە لە ئامانجە گەورەکە ئەمەجگە لە ئامانجە گەورەکە کە ڕۆژانە بۆ هاوڵاتیانی خوارەوە کە دەرفەتی کاری ڕەخساندووە ئەمانە هەمویان پارە خەرجەکەن ڕاستەوخۆ ئەم داهاتە چێتەوە گیرفانی هاوڵاتیان و لە هەمان کاتدا سەدان کەس لێرە دەرفەتی هەلی کاریان بۆ ئەم چەند ڕۆژە بۆ ڕەخساوە گروپی کۆمپانیەکانی قەیوان تەنها لە پرۆژەکانی ڕاستەوخۆ 5,000 هەلی کاری ڕەخساندووە جگە لە هەزاران هەلی کار کە لە ئەنجامی پرۆژەکانمان بۆ نمونە پرۆژەی استراتیژی شەقامی 100 مەتری ئێمە ڕۆژانە تیمی فراوانی گروپی کۆمپانیەکانی قەیوان ئەتوانم بڵێم بە سەدان کەس لە تیمە جیاوازەکان کاری تێداکە ئەمانە هەموو دەرفەتی کار نییە لە سێکتەری تەندروستی بە هەمان شێوە و لە هەمان کات تەنها لە شاری سلێمانی پرۆژەکانمان نییە ئەلحەمدولیلا ئێستا ئێمە لە شاری بەغا جگە لەسەر ئاستی نێودەوڵەتی کە ئێمە ئۆفیسمان هەیە و نوێنەرمان هەیە و کار و بازرگانیەکەین کە هەموو ئەمانە هۆکارن بۆ دەوڵەمەندکردن و زیاتر بەرەو پێشخستنی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشاوە گوتم ئەو دەرفەتە ئەڕەخسێنێت بۆ خەڵکی کە بتوانێت بەریەکەوتنی هەبووە لە هەموو ئەو بەرهەموو کارە ناوازانەی کە پێویستە بۆ خزمەتی خەڵک ئەمڕۆ ژیان بە شێوازێکە کە تەکنەلۆژیا و پێشکەوتن زۆر ئاسانکاری کردووە تەنها لە ڕێک کەرتی پەروەردەیەمانەوە ئێمە کە خاوەنی نزیکەی 25 ناوەندی پەروەردەین جگە لە کەرتەکانی تر ئەمانە هەموو دەرفەتی کار و هەروەها لە ڕووی خزمەتکردنەوە هەوڵمانداوە ئەو کوالەتی خوێندنەش لە هەرێمی کوردستان باوکاری وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندی باڵا پەیڕەو بکەین ئەتوانم بڵێم
ئێمە ئەوەی کە ئامانجمانەوە ئەمانەوێت ڕاستەوخۆ لە ڕێ ئەو بەریەکەوتنانی کە هەمانە لەگەڵ هەر کەسێک ئەگەر لە کەرتی گشتی یاخود لە کەرتی تایبەتی بێ لەها سێکتەرە جیاوازەکان دوجار بە سوود و قازانجی خەڵکی بشکێتەوە و بێگومان هەموو کارکردنێکیش بەو شێوەیە ڕاستە کۆمپانیاش ڕەنگە حەقی ئەوەی هەبێت کە بۆ خۆی سوودێک بەدەست بێنێت بەڵام سوودەکە لەسەر بنەمایەک بێت و ڕەنگە ئێستا خەڵکە گویان لە ئێمە و شایدێمان بۆ بن کە کوالێتی و کار و پرۆژەکانی گروپی کۆمپانیەکانی قەیوان بەسە کە ئێمە بیسینەوە بۆ ئێوە دروستەکان پێشنگانی ئەو ڕوویایە بۆ ئێمە دروستەکە کە ئێمە بەردەوامی بین بە کارەکانمان زیاتر بچینە ناو خەڵک وا بکەین لە هەموو کەسێکە بزانێ قەیوان گروپ چیەیە و لێرە ڕۆژانە لە دەستپێکەوە هەتا کۆتایی تیمی فراوانمان لە خزمەت خەڵکا بن لێرە پرۆژەکانمانیان پێ ناسێنین بۆیان ڕوونەکەینەوە کە چۆن خزمەتیانەکەین و هەر پرسیارێکیان هەبێت ئاسانکاریان بۆەکەین و دەرفە دەڕخسێنین بۆ ئەو کۆمپانیا بە ڕێزانەی کە بەشداریان کردووە لەم پێشنگایە دەیانەوێت پەیوەندی ڕاستەخۆ لەگەڵ کۆمپانیامان دروست بکەن ئەگەر لێرەش گرێبەستیان لەگەڵ نەکەین دواتر ئەم دەرفەتە فراوانەکرێ بۆ ڕۆژانی دوای پێشنگا سەردانمان بکەن لە ڕێی ئاڵوگۆڕی ئەو بەرهەمانەی ئەوان هەیەە و لە هەمان کاتا دروستکردنی ئەو پردی پەیوەندێ بۆ ئاسانکاری دوجار و بۆ سوودی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی و بە گشتیش بۆ خەڵکی عێراق فیدباکیشمان وەرگرتووە خەڵک سەردانمانەکە دڵخۆشین بەوەی کە توانیمانە تا ڕادەیەکی بەرچاو خزمەت بکەین و بەشداریکردن و ئەوانشی کە ئەکرێت چ لەسەر ئاستی بوارە جیاوازەکانی کوشت و کاڵی بازرگانی و هەر بوارێکی ترکە لایەنە پەیوەندیدارە بە ڕێزەکانێکەن و ئەو کەسانەی کە بنیا خۆمان ڕاستەخۆ جێبەجێیەکەین بەردەوامە بین لەسەر ئەو ڕێچکەی کە بتوانین زۆرترین سوود بە خەڵک بگەێنین و لە هەمان کاتیشە بەڕاستی کوردستان شایانی ئەوەیە بە هەمومان خزمەتی بکەین ئەمە دروشم و بنەمای کاری ئێمەیە وەک لە دروشمەکەشمانەڵێن گروپی کۆمپانیەکانی قەیوان گەڕان بە دوای گەشە سندن ئەمە ئامانج و ڕوویای فراوانی ئێمەیە هەر ئومێدەش کاکیمداد ئێوە کاکلێرە لە 3000 کەس مثل ئەمڕۆ هاتوۆتە ئێرە ئەمە چی لە ئێوە دروستەکە کە خەڵک مەسەلەن ئێوێ ئەو ئینسیجامەی هەبێ و ئێوێ لەگەڵ کۆمپانیا گەورەکانە هەماهەنگی هەبێ و کاریگەری لەسەر بازار هەبێ چی لە ئێوە دروست کردووە کاک زانامە وەکو کۆمپانیا ئەربیستیل کە وەکو کاک لەگەڵ جەماعەتی کاکدلێر و برادرانی ترکە دامە سپۆسەری ئەم پێشانگایان وامان کردووە کە ئەو کۆمپانیانی کە لە سەرەتان یاخود لە ناوەڕاستی بڵێن قەبارەی کۆمپانیاکانن بتوانن لێرە خۆیان پیشانی ئەو خەڵکە بدەن بتوانن خۆیان پیشانی یەکتر بدەن نەک بەسەر خەڵکەکە و بتوانن سوود لە بەرهەمەکانی یەکتر وەربگرن ئەمە ئامانجی ئێمە وەکو وتمان کۆمپانیا ئەربیستیل تەنها شیشی کۆنکریت بەرهەم دێنێت کە دەورێکی ئەساسیمان دەبێتن لە ئاوەدانکردنەوە کە وەکو جەماعەت ڕاستەوخۆ لە هەرێم بەرهەم دێت ڕاستەوخۆ لە شاری هەولێر ئینتاجەکەمان هەیە و بەرهەمەکەمان دەکەوێتە بازار بۆ هەموو شارەکانی هەرێم و بۆ عێراق بە شێوەیەکی تایبەتیش دەتوانین بڵێن بۆ ناوخوار و ناوەڕاستیش دەڕواتن طبعاً شیش یەکێکە لەو بنەمانەی کە لە ئاوەدانکردنەوە پشتی پێدەبەسترێت دەتوانین کەڵچێکی گەلک زۆری لێ وەربگرین و هەروەها هەلێکی کاری تقریبا بۆ 950 کەس بۆ لە ناو کۆمپانیا دابین کردووە ئەوە بە دایرێکت و ئین دایرێکت کە ئەوانێک لە دەرەوەی ئەم بازنەیەدا کار دەکەن طبعاً کەسی خەڵکانێکی زۆر وەکو کاکدلێر باسی کرد دەتوانن هەڵی کار لەو مەجارەدا بەدەست بێنن باشە کەواتە ئەمڕۆ ئێوە کە مەسەلەن ئێوە گروپی کۆمپانیەکانی قەیوانتان بینیوە مەسەلەن کۆمپانیای ترتان بینیوە چی لا دروست کردیت بە ڕێزت وەکو مەسەلەن بازرگانێک کە هەماهەنگی زیاتر بکەن بتوانن ئیسیزامی زیاتر بکەن من خۆشحاڵ دەم کە کۆمپانیاش وەکو کۆمپانیای قەیوان دەبینم لە بواری ئاوەدانکردنەوە تەندروستی لە بوارە جیاجیەکان کار دەکات لە یەکێک لە بوارەکان بتوانێ پێویستی بە یەکێک لە کاڵاکانی مەهەبەتن ئێمە بتوانین هاوکاری بکەین و وەکو بڵین کۆنتاکتێکمان هەبێت بە ئەوەی بتوانین سوود لە یەکتر وەربگرین ئەوە یەکێک لە ئامانجەکانی ئەکید بەرهەمی ناوخۆ زۆر گرنگە بۆ ئێمە بتوانین وەکو کاکلێر باسی کرد پەرەی پێ بدەین بتوانین سیقەیەک لای خەڵکی خۆمان دروست بکەین کە ئێمەش لە کوردستانە ئەو شتانەمان هەیە تەنها لە وڵاتانی بڵێن وەکو ئۆکرانیا ئێران تورکیا ئێمە شیش هاوردەی ناو وڵات بکەین لە سلێمانی لە هەولێر کارگەی زۆر باشن بە کواڵیتی زۆر بەرز بە ستانداردی جیهانی بۆیە
خۆپشاندان لەم پێشانگایە بەڕاستی دەورێکی زۆر کاریگەر دەبینێت. بەڵ زۆر باش کاک داستان ینی ئێوە وەکو کۆمپانیا مەسەن کە هەستاون بە سەرپەرشتیکردنی و پێشنگای ئەمڕۆ 3000 کەسات پێچی لا ئێوە دروست کردو مەسەن چ نەزرێگەدا بە ئێوە کە خەڵک تابیلی ئەوێ بەڕاستی مەسەن لە سلێمانیە بواری بازرگانی و پێشنگایانە بەردەوام ببۆی ئاشنا بێ لەگەڵ بەرهەمە پێشکەوتەکانی جیهان. سەرەتا دەمەوێت لە پرسیارەکەی کشت و کاڵی دەست پێ بکەم. بەڵێ ئەوەی دکتۆر ڕاستە کۆمپانیا کشتتوکاڵیەکان بە شێوەی ڕاستە خۆ بەشدارنین بەڵام هەندێکیان بە شێوەی ئەیجن بەشدارن و جگە لەوەش بەشی بازرگانی قونسلیای یان باڵوێزی ئوردن بەبەسێ کۆمپانیای ئیتالی بەشدارن کامانە تەنها لە بواری کشتتوکاڵی شەکەندویان لە بواری دروستکردنی ئامێر و لێرن بەڵێ بەشی بازرگانی ئەوە بازرگانی باڵوێزخانە ئیتالیا لە ئوردن کە بەشدارن لەگەڵمان سەبارە بە پرسیاری دووەم هاتنی 3000 کەس ببرێت خوا پێشەوە بێسەرەوە ئەمانە ئەتوانن مەسەلەن لە ڕووی ڕێنماییەوە لە ڕووی پێشکەوتنەکانی وڵاتی خۆیانەوە هەماهەنگی بکەن لەگەڵ کۆمپانیا کشتتوکاڵەکانی هەرێمە بێگومان خۆی ئامانجەکەی ئەمان یەکشتە لە بەشداریکردنە زیاتر ناسانی کۆمپانیا ئیتالیەکان بە تایبەتی کشتتوکاڵی وەکوتم خۆی بە قوسمی تەرویجین هەر وەکووتیان ناسانی ئەو کۆمپانیا ئیتالیانە لە بواری کشتتوکاڵ بە هەرێمی کوردستان و بە تایبەتی سلێمانی کەمان دووەم جارە بەشداریەکەن ئامادەبوونیان هەبێت لە سلێمانی بۆ بەشداری ئەوە سەردانیکەرانیش بەڕاستی ئامانجی ئێمە زۆر لەمە زیاتر بوو هیوادار بم چۆن ڕۆژەی داهاتوو تۆمارکردنی 3000 ئەومانای ئەوە نییە کە ئەمانەی کەمڕۆ هاتوون بۆ پێشانگاوێ بۆ نمونە خۆم سەرپەرشتی تیمەکانمان کرد ئەوانی تۆمارکردن لەبەر زۆری خەڵک فریانە ئەکەوتن دوو هەنێک لەو خەڵکانە بە تۆمارکردنی ناوەکانیان تاکو ئێستا لای ئێمە وایە بە تۆمارکردنی ناو لە شتێکی وا ئازانێ زانیاری کۆکردنەوەی بە شێوەیەکی تر بەڵام ئامانجی ئێمە ئەوە نییە ئێمە تەنها ئامانجمانەوەی فیدباکێکمان هەبێ بزانین ئەو کەسانەی سەردانی پێشانگاکەن تا چەند سوودی هەیە بۆ ئەو کۆمپانیا گەورەکان بۆ نمونە وەکو ئەربیستیل وەکو قەیوان گروپ وەکو چەند کۆمپانیاشتر هەن ئایا ئەو کەسانەی سەردانی کردن لەم پێشانگا تەنها خەڵکی ئاسایی بوون یان تەنها خەڵکی سلێمانی بوون بۆ نمونە ئێمڕۆ من ئێوارە کە سەیری داتاکانم کرد بە شێوەیەکی بەپەلا لەبەرەوەی پێڕانە گەیشتم وەکو ڕۆژانە ئەمە ژمارەیەکی زۆر لە هەولێر سەردانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کردی ئەمڕۆ کە ئەمەش ئامانجیان چی بووە تەنها بزانن چی هەیە لەم پێشانگایە ئەمانەی کە هاتوون خەڵکی ئاسایی نین زۆری بازرگان بوونە هاتوون کە ناوی کۆمپانیەکانیشان تۆمار کردووە جگە لە کەرکووک لە مووسڵ لە باشوور و ناوەڕاستی عێراقیش ئەویش بەهۆی ئەوەی کە ئێمە پلانێکی تۆکمەمان ئەوەی ئێوە سەرپەرشتی پێشنگاکانتان کرد بێ مەسەڵەن ئەگەر هەماهەنگێشی باشە بێ لە ژووری بازرگانیەکان و دکتۆر باسی کرد لە کۆمپانیا گەورەکان ئەتوانن ببنە سەرچاوە بۆ ناوەڕاست و باشووری عێراق مەسەلە لە مووسڵ پرۆسی ئاوادانکردنەوەی لە ئەنبار حرەکەیەک هەیە لە ناوچەکانی تر بابەتی تر هەیە بێگومان ئێمە وەکو عێراق تەقەدوم هەموو کارەکانمان کە دەست پێەکەین هەر پێشانگایە هە لە هەولێر هەم لە سلێمانی کە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی سەرەتا بە سەپۆرتی ژووری بازرگانی سلێمانیە کە سپاسیانەکەین بەردەوام هاوکاریان کردوون لە ڕێگەی یارمەتیدانی ینی ئاگادارکردنەوەی فەرمانگەکانی حکوومەت کە هاوکارمانەکەن ئەمە یەکەم دووەمیان بەڵێ ئێمە بەردەوام لە ڕێگەی تیمەکانیشمانەوە خۆمان ئەمە جگە لەوەی کە ئەو کۆمپانیانەی کە بەشدارن لە دەرەوە هەوڵە دەین بازرگانانی باشوور و ناوەڕاستی عێراق بێن سەرداری ئەم پێشانگایە بکەن بۆ ئەوەی سوودیان هەبێ وەکۆ بەڵێ بە داتا لامانە ئەمانەی هاتوون سەردانیان کردو تەنها خەڵکی هەولێر و هەرێمی ئەوە شارەکانی هەرێمی کوردستان و سلێمانینی لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە سەردانیان کردو جگە لەوەش کۆمپانیەکانی وەزارەتی بازرگانی عێراق کە شوێنیان هەیە لێرە ئەو پێشانگایە بە سپۆرتی وەزارەتی بازرگانی حکوومەتی عێراقیش بۆ بازرگانی پیشەسازی حکوومەتی عێراق زۆر باشە کاک وەسفێنی بەرهەمی ناوخۆی وە گرنگجیدان بە بەرهەمی ناوخۆی و هاندانی و کۆمپانیانە تا چەند لە جێنداوی ژووری بازرگانی کە کۆمپانیا ناوخۆیەکان بتوانن جەخت بکەنەوە لەسەر ئەو کاڵانی کە هەیەە بەشێکی زۆری بتوانن ناوخۆیە و بەرهەمی بێن ژووری بازرگانی هەردەم ینی هەوڵی داوەت ینی زۆر جار ژووری بازرگانی مەهامە سەرەکیەکەی ئەوەیە کە پاڵپشتی بازرگانان بێ بەڵام بە دڵنیاییەوە
بازرگانان ینی کاڵا لە دەرەوە بێنێ ئەی ناوی شۆ باتە دەرەوە دیارە بەداخەوە هی ناوە کەمترە حالیان بەڵام ئەوەی کە ژووری بازرگانی ئێستاییکە زیاتر هانی بەرهەمی ناوخۆیە ینی لە بەرچاو خۆمان یان وەکو چۆن ئاماژەم پێکرد گرنگیدان مەسەن لە مەجای کشت و کاڵە چەند ڕووپێویەکی کردووە چەند خولێکی ڕاهێنان کردووە بۆی ئێمە بتوانین بەرهەمەکانمان پێش بخەین چەند هانی کۆمپانیایەوە بۆ ئەوی بتوانین فەحسی بەرهەمی خۆمان بکەین بازاری بۆ بدۆزینەوە ینی ژووری بازرگانی لەو ئاستە نییە کە بڵێ بەس گرنگی بە مەجاری بازرگانی بە فعلی گرنگی داوە بە بەرهەمی ناخۆ ئێمە بەداخەوە ینی کەرتی تایبەتمان ڕاستە مەجموعە کۆمپانیەکی زەخم و بەتوانامان هەیە کە ڕۆڵی بەڵام ئەمە هەموو نییە لە دنیاە ئەبێ هەندێ کۆمپانیای وەسەتی شەبێ ناوەڕاست ئەوان بتوانن دەوری خۆیان ببینن ئەوە بە پاڵپشتی حکوومەتە بێ ئەبێ بانقی ئەکتڤمان هەیە هەبێ بۆی بتوانین بەرهەمی ناوخۆمان زیێوکە بەڵام بەداخەوە ئێمە بانقەکانمان لە ئاستی پێویست نییە ئەبێ حکوومەت چەند هاندانی مەسەلەن هاندان هەیە بۆ ئەوەی کە کۆمپانیا گەورەکان کار لەسەرەوە بکەن لەسەر بەرهەمی خۆماڵی بکەن کۆمپانیا گەورەکان ئیشی خۆیان کردووە بەرهەمی خۆیان خستۆتە بازارەوە ڕۆڵیان هەبووە ئێستا من ئەگەر باسی بەرهەمی ئاسن بکەم و چ من تۆ بکەم کە ئێستا سەرچاوی باشە کە بۆ ناوەڵاست و خواروی عێراقەچێ ئەمە دەورێکی باڵای هەیە چەندین معمەلی تریشمان هەیە لێرە معمەلی چپسمان هەیە معمەلی ینی لەسەر ئاستی شەرق با بڵێن ڕۆژەڵاتی ناوڵاستە سێ معمەلی لەو بابەتە هەیە ینی زۆر معمەلی باشمان هەیە کە بتوانێت دەوری خۆی ببینێ بەڵام ئێمە تمۆحمان لەوە زیاترە پێشتر ئەمانوت لە ساسیە ئێمە خۆ ئەبێ لە ساسیەکە نەوەستین بەرهەمی پیشەسازی ئێمە لە سی بوەستێ ئێمە بێ بیر لەوە بکەینەوە سیەکە بکەینە 35 و زیاتریشی بکەین دیارە ئێمە من پێم خۆش بوو لەم کۆڕبەندەی ئێمە نوێنەری وزارەتی بازرگانیش لێرە بواە وزارەتی مالێش بواە ئەوان چ ڕۆڵێکیان ئەبێ بۆ ئەوەی گرنگی بە ئەم کەرتە بن یانی سەر مەسەرەن بۆ نمونە ئێمە کارەبا یانی من ئەوەی کە ئێستا خەڵکێکێت لێرە پرۆژەیە بکە پەیوەندی بەمنەوە ئەکا بە تایبەت لە مەجالە کشت و کاڵەکە چی بکەین ئێمە سێشتمان هەیە گران لای ئێمە وزە لەگەڵ ینی با بڵێن سوتەمەنی لەگەڵ کارەبا لەگەڵ هێزی کار ینی ئێمە ئەگەر بەراوردی بکەی جگەلەوەی ئێمە کۆمپانیای دڵنیابوون ینی کۆمپانیای تەمینمان نییە کە لە دنیاە ڕۆڵێکی گەورەی هەیە بۆ بژانەوەی ئابووری ینی ئەمانە هەمووی ینی گلەین ئەتوانین ڕوبەڕووی لایەنەکان بکەیان کۆنتترۆلکردنی سنوورەکانمان ئەو بەرهەمانەی کە ئێمە خۆمان هەمانە یان گومریگێکی زۆر بخرێتە سەر یان ئەوە بکرێت لە کاتی خۆی یان کە گەیچینە و ئاستەی بەرهەمەکە بەشی ناوخۆی کرد ئەسڵ نەهێڵین بێتە ژوورەوە تا ئێستا ئێمە ئەو کارانەمان نەکردووە. وتی چەند پێشنگایکی نێودوڵەتیم بینی و بازرگانەکانی ئێمە کۆمپانیەکانی ئێمە لە رێمی کوردستان لە ئاست بازرگانی لانی کەم ڕۆژەڵاتی ناوەڕاستن هەمانە لە ئاستی ڕۆژهڵاتی ناوەڕاستە هەیە زۆر باشە بەڵام ئێمە زۆربەی لەو ئاستە نیە بەڵام هەمانە ینی زۆر بەتوانایە توانیوێتی شوێن دەستخۆی بکاتەوە لە دنیاە ناوێکی تایبەت مزداقیەی ڕازگۆیەتیکی دروست کردووە ینی ئەم کۆمپانیانەی کە ئێستا لە تەنیشتمنەوە دانیشتون ئەمانە نمونەی ئەوانن لەمانەش زیاتریش هەیە من حەز ناکەم باسی هەمووی بکەم ببمە ڕکلامێک بۆ خەڵکێک بەڵام شکر شتی باش ڕوویاوە بەڵام ئێمە تمۆحمان لەوە زیاترە ئەبێ ینی نەبەس کۆمپانیا زەبە لە حەکان دەوری خۆیان ببینن ئەبێ خواروی ئەوانیش هەیە مەجالێک هەیە بتوانێت حکوومەت احتیمام بەوانە بە قەرزی بازرگانی ئێستا بڕۆ لە وڵاتانی دەرودراوسەی ئێمە بانقی بازرگانی هەیە ئەو بانقی بازرگانی دەستی بازرگانەکان ئەگرێ لە زروفێکا بۆ ئەوی بتوانێت زیاتر جم و جۆڵی بازرگانی زیاد بێ زۆر باشە کاک لێردووە سەرنجی خۆتم پێ بڵێ وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان و هیواتان ومێتان بۆ ساڵی داهاتوو یان بۆ پێشەنگای داهاتوو بەڵێ وەڵا ئومێد و هیوای گروپی کۆمپانیەکانی قەیوان فراوانە
و ڕوئای باشمان هەیە بۆ هەرێمی کوردستان بەگشتی و بڕاشمان بۆ گۆڕانکاریە گەورە هەیە کە لە هەرێمی کوردستان هاتوۆتە دی و بە تایبەت ئاسانکاریەکانیش لە کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان چ سەرۆگۆزیرانی بەڕێز و جێگری سەرۆگۆزیران چ لایەنە پەیوەندیدارەکان هاوکار و هەماهەنگی باشی کەرتی تایبەت بوون بەڵام چاوەڕوانی شتی زیاتریش دەکەین و گروپی کۆمپانیەکانی قەیوان هەوتێڕوانینەی هەیە هەر کەس و هەر لایەنێک هەر کۆمپانیە کارێکی باش بکات بۆ خزمەتی کوردستان ئێمە دەستخۆشیان لێ یەکەین بەڵام هەمومان پێکەوە هاوکار و هەمانگی یەکین و هەمومان بەیەکەوە جوانین و بە ڕێزان زۆر باسی کوشت و کاڵیشان کرد بە پشتیوانی خوا گەورەترین پرۆژەی بواری کوشت و کاڵیش لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوان کە سێکتەری تایبەتی بە خۆراگەیە کە ئەمانەوە ئەو بەرهەمی ناوخۆ ئەو ئاسایشی خۆراکە بۆ خۆمان جێگیر بکەین کە ئێمە تەنها بەکاربەر نەبین و ببینە بەرهەمێنیش کە یەکێک لە پرۆژە گەورەکانمان پرۆژەی بە بازارکردنی گەنمە لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و هەردووی دارەی گەرمیان و ڕاپەڕین کە بە ڕێزانی ژاگەدارن و وەزارەتی کوشت و کاڵی ژاسانکاری باش بووە کە لە ڕێگەی ئەم پرۆژە گەورەیەوە کە لە هەولێریش ئەوە جێبەجێکراوە ڕوئیامان وایە کە پشتیوان بەخوا کوردستان لە چەند ساڵی ئایندە پێویستی بەوە نابێت کە هەندێک لە بەرهەمەکانی گەنم و ئەو بابەتانەی کە لە گەرم بەرهەم دێن وەک ئاردی پلەیەک و پلە دوو هەروەها هەندێک بەرهەمی تر لە دامەزراندنی کارگا کە لە ڕێگەی پاستا و ساوەر و هەندێک بەرهەمی تر لە هەرێمی کوردستان بەرهەمێت و ئەتوانین بڵین کوردستانی ژەبین بە خاوەنی وڵاتێک کە لەسەر توانا و هێزی خۆمان بۆسین ئێمە لە گروپی کۆمپانیەکانی قەیوان تا ڕادەیەک گەشتونەتەوە ئەنجامە و ئێستا ئەو پرۆژانەمانەیەکەین بەشێکی زۆری لە ڕێگەی هێز و توانای کاری ناوخۆیە دەستخۆش دو سەرنجی بۆ ڕێستان کاگەندات وڵا سەرنجی من پەرەدان بە بەرهەمی ناوخۆی و هاوکاریکردنی ژووری بازرگانی وەزارەتی پشتسازی بۆ بەرهەمە ناوخۆیەکان لەبەرەوەی کواڵیتی ئەمە هیچ لە کواڵیتی وڵاتانی تر کەمتر نییە و کۆنتترۆلکردنی بڵێن سنوورەکان بۆ هێنانی ئەو مەوادانێکە لە دەرەوە دێن و خستنە سەری بازی زیاتر بۆ ئەوی ئەمە بتوانین لێرە بە ماڵەکانی خۆمان یاخود بەرهەمەکەی خۆمان بە تەواوی لە بازار ساغ بکەینەوە و پەرەدان بە هەلی کار بۆ کەسی خۆماڵی بڵێن بە کەسی خۆی دەستی کاری خۆماڵی و تۆزێک وا بکەین لە دەستی کاری بیانی دوور بکەوینەوە دەستخۆش دو سەرنجی دو سەرنجم تۆزێک درێژە کاکزانەگەر وڵا بە کورتی بێسپا بەڵام منەمەوێ سەرەتا باسی شتێ بکەم ینی لەو دو سەرنجەکەم مەبەستمەوێ لێرە ئێمە وەکو کۆمپانیا هاوکاریەکی باشی کۆمپانیاکانمان کردو ئەوانەی کە بەرهەمی ناخۆن مەبەستم لێرە کارگەکانە ئەمەش بۆچی بوونی ئەم کارگانە یان ئەم بەرهەمە ناخۆیانە هێشتنەوەی دۆلارە لە هەرێمی کوردستان کە نەبنەدەرەوەی عملە سەعبە بە عەرەبی وتەنی لە هەرێمی کوردستان کە ئامانجی یەکەمی کۆمپانیاکە ئێمەیە بەڕاستی ینی بۆ نمونە هەر کۆمپانیایکی بیانی ئەگە بە نرخێک بەشداری لەگەڵ ئێمە کردێ بەرهەمە ناخۆیەکە زۆر ئێمە هاوکاریمان کردووە ئامانجیشمانەوە بۆ بەشداری بکە بەڵام بەداخەوە تاکو ئێستا لای ئێمە وەکو بڵێ ڕۆشنبیریەک نییە لە بەرژاریکردنی پێشانگا هەندێک کۆمپانیا هەیە ئەڵێ من پڕ بووم پێویستم پێم نیە بەڵام ئامانجی بەشداریکردن لە پێشانگا ئەربیل سپتیل نمونە قەیوان گروپ پێویستیان پێێنێ یەک لە دوو لۆگۆ بەناوبانگەکان و براندەکانی هەرێمی کوردستان بەڵام هێشتنەوەی ئەم لۆگۆیە لە بەرچاوی خەڵک تۆ با بەرهەمەکەت هەبێ تۆ با بەکاریشی بێنی بەڵام کە خەڵک نەیزانی تۆچەی مەبەستم لێرەوە دوو هیوادارم ئەم سێ ڕۆژەی ماوە خەڵکی شیوا سەردانی بکە خۆیان ببینین پێشانگاکە چۆنە وەکو ڕۆژانە لە پێشوازیانە بین و بە هەموو مەرجەکانی تەندروستیشەوە بەڕێوە چووە سپاس بۆ کاک داستان سپاس بۆ کاکیمداد بۆ کاک دلێر سپاس بۆ دکتۆر سپاسانەکەم بە هیوای ئەوەی کەمە گفتوگۆیەک بێ لەسەر ناساندنی زیاتری دیبێکس سلێمانی و بتواندرێت کە گەشەی زیاتری بازرگانی لە هەرێمی کوردستان و شاری سلێمانی و عراقوە سلێمانی بێتە سنتەرێکی گەورەی بازرگانی بینەرانی خۆشەویست لە چواردەمی پێشنگای نێودەوڵەتی سلێمانی لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەندمان پێشکەشکردن بە هیوای ئەوەی کە بواری بازرگانی زیاتر گەشە بکە و سلێمانی وەرەمی کوردستان بێتە سنتەرێکی گەورە و چیتر هێندە بە کاربەر نەبین و تۆزێک بەرهەمهێنەریش بین و کۆی کە میوانەکانم باسییان کرد ڕەهەند کۆتایی پیا تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین هەر شاد